خوێنکارانی خۆشەویست دووبارە سەلامی خوای گەورەتان لێبێ دەچینە سەر بابەتێکی تر ئەمڕۆ مەجالمانە ئیشەڵڵا جومعە و ئیشەڵڵا هێواش ئێمە شتە گرنگەکان دادەنێن ئەوجا ئاگادار بن ئەمن ئیش لەسەر و پرسیارانە دەکەم کە دێنەوە یان دێتەوە یان خەتەرە ئیش لەسەر پرسیار ناکەم نێتەوە یان دێتەوە یان خەتەرە پەیکەری ڕێخستنی ڕێکخراوی بازرگانی جیهانی لەبەرەوەی کە لە یوتیوب پۆست دەکەم یعنی زۆربەی جار دەبێتە شێوەی ستۆری نازانم دەچێتە بەشێکی ترەوە ئەوجا هەوڵ دەدەم ڤۆیسەکە تۆزێ درێژکەمەوە ئایا ئافۆن ڕیکۆردەکە ڤیدیۆیەکە هەوڵ دەدەم سێ چوار بابەتێ دەربێنم و هەمووی لێک بدەم بۆی هەر هیچ نەبێت لە 5 خولەک زیاتر بێ بۆی کەوا بچێتە بەشە جەماعیەکەوە پەیکەری ڕێخستنی ڕێکخراوی بازرگانی جیهانی یەکەمیان کۆنگرەی وەزارەت ئەنجومەنی گشتی ئەمینداری گشتی ئەنجومەنە پسپۆریەکان لیژنە لقیەکان لەگەڵ من بە کارەساتە پێک دێت لە وەزیرانی بازرگانی وڵاتە ئەندامەکان بەلایەنی کەمەوە 2 ساڵ جارێک کۆدەبنەوە کەواتە کۆنگرەی وەزارەتە بە بەرزترین دەستگای ڕێکخراوەکە دادەنرێن بۆ چونکە هەموو ئەندامانی ڕێکخراوەکە تێیدا هەموو دەستگاکانی ڕێکخراوەکە سەر بە ئەو دەبن و دەسەڵاتێکی فراوانیشیان هەیە کەواتە پێک دێت لە وەزیرانی بازرگانی وڵاتە ئەندامەکان ئەوە یەک بەلایەنی کەمەوە 2 ساڵ جارێک کۆدەبنەوە ئەوە دوو شێوەی پرسیار خەتەرە بە بەرزترین دەستگای ڕێکخراوەکە دادنێن ئەوە سێەم شێوازی پرسیار ئەوەش چونکەکەیە لە گرنگترین بڕیارەکان لەسەر ئەندامیەتی و بڕیاردان لەسەر گۆڕانکارین و بەخشینەکان و دیاریکردنی بەڕێوەبەرە گشتیەکان بەس ئاگادار بە ئەگەر هاتووە گوتی لە کۆنگرەی وەزارەت گرنگترین بڕیارەکان چنە لەسەر ئەندامیەتی و بڕیاردان ئەوە یەک بڕیاردان لەسەر گۆڕانکاریەکان ئەوە دوو و بەخشینەکان ئەوە سێ دیاریکردنی بەڕێوەبەرە گشتیەکە ئەوە چوار یعنی هەر چوارە بڕیار و گرنگترین بڕیارەکانی کۆنگرەی وەزارەتە تەواو چاوەڕاستەکەم ئاگادار بە ئەنجومەنی گشتی نوێنەری وڵاتە ئەندامەکانی ڕێکخراوەکە دەگرێتە خۆی ئەو یەکێک لە شێوازی پرسیارەکانە و بەلایەنی کەمەوە مانگی جارێکیش کۆدەبنەوە کەواتە ئەنجومەنی گشتیە ئەوە دوو شێوازی پرسیار لێرە هەیە یعنی یەکەمیان نوێنەری وڵاتە ئەندامەکانی ڕێکخراوەکە دەگرێتە خۆی کەواتە ئەنجومەنی گشتیە کام جۆرە ئەنجومەنە بەلایەنی کەمەوە مانگی جارێک کۆ دەبێتەوە ئەنجومەنی گشتیە تەواو چاوەڕاستەکەم ئاگادار بە سێەم ئەمینداری گشتی لە بەڕێوەبەری گشتی پێک دێت کە کۆنگرەی وەزارەت دیاری دەکات و فەرمانبەرەکان لە بەرامبەر وڵاتەکانیان سەربەخۆیی خۆیان هەیە کەواتە ئەمینداری گشتیە ئەمینداری بەدەستگایەکی سەرەکی ناو دەستگاکانی ڕێکخراوی بازرگانی جیهانی دادەنرێت کەواتە چییە ئەمینداری گشتیە ئەو دووەم شێوازی پرسیار و هەروەها ئەرکە کارگیریەکانی ڕێکخراوەکە جێبەجێ دەکات کەواتە چێ ئەرکە کارگیریە ڕێکخراوەکە جێبەجێ دەکات ئاگادار بە ئەمینداری گشتی ئەوە سێەم شێواز کە بۆی هەیە بکرێتە پرسیار خاڵی چوارم ئەنجومەنە پسپۆرەکان لە ئەنجومەنی بازرگانی شمەک و ئەنجومەنی بازرگانی خزمەتگوزاری و ئەنجومەنی مافی خاوەنداریەتی بیرکردنەوە پێک دێت کەواتە کام جۆرە ئەنجومەنی پسپۆرەکانە ئەگەر هاتووە گوتی ئەنجومەنی پسپۆرەکان لە چی پێک دێت هەمویان دەبنە وەڵامی ڕاست باشە لە ئەنجومەنی بازرگانی شمەک ئەنجومەنی بازرگانی خزمەتگوزاری ئەنجومەنی مافی خاوەنداریەتی و بیرکردنەوە کەواتە هەر سێکی دەبێتە وەڵامی ڕاست تەواو لیژنە لەقیەکان چەند خاڵێک لە خۆی دەگرێتن یەک لیژنەی بازرگانی و ژینگە دوو لیژنەی بودجە و دارایی کارگەری سی لیژنەی بازرگانی پەرەپێدان دی لیژنەی تەراژی پاردان ئەگەر هاتەوە گوتی لیژنەی بودجە و دارایی کارگەری یەکێک کە لە پەیکەربەندی ڕێخستنی ڕێکخراوی بازرگانی جیهانی لە بواری یان لە هۆکاری یان لە شێوازی ئاگادار بە لیژنە لەقیەکانە یعنی ئاگادار بە ئاواش دەکرێت بکرێتە هەڵبژاردن تەواو چاوەڕاستەکەم ئاگادار بە ژمارەی وڵاتە ئەندامەکانی ڕێکخراوی بازرگانی جیهانی لە ساڵی 2022 گەیشتە 164 وڵات ئاگادار بە باشە و 24 چاودێر کەواتە 164 وڵات و 24 چاودێری هەبوو ئەم وڵاتانە زیاتر لە چەند لە سەدی بازرگانی نێودەوڵەتی پێکدێنن ئاگادار بە 98%. بارگای سەرەکی ڕێکخراوەکە لەکوێیە ئاگادار بە لە شاری جنێفە شاری جنێف لەکوێیە لە سویسڵایە تەواو چاوەڕاستەکەم ئاگادار بە زۆر گرنگە تەرکیزی باشی بخەسەر وەرەێرە با دوو ڤیدیۆ لە یەکەوە بین پەیکەری بەڕێوەبردن لە یەکێتی ئەوروپا لەسەر ئەمانەی خوارەوە دامەزراوە یەکەمیان لایەنی کارگەری دووەمیان لایەنی ئابووری بزانین لایەنی کارگەری لە چی پێکاتووە لایەنی ئابووری لە چ شتێک پێکاتووە لەگەڵ من بەو گوێ بگرە باشە یەک دقیقە لایەنی کارگەری
لایەنی کارگەری سێ هۆکارە یان سێشتە یەکەمیان ئەنجومەنی یەکێتی ئەوروپا کۆمیسیۆن ئەوروپا پەرلەمان ئەوروپا هەر سێ شێوازە ئاگادار بە ئەوە لایەنی کارگێریە لە ویزاریاتەوە گوتی کۆمیسیۆنی ئەوروپا لە پەیکەربەندی بەڕێوەبردن لە یەکێتی ئەوروپا لە کام لایەن ئاگادار بە لایەنی کارگەریان لێ بەو شێوازش دەکرێتەوە یەکەمیان ئەنجومەنی یەکێتی ئەوروپا لە لایەنی کارگێری بریتیە لە دەستەیەکی سەرەکی لە دەرکردنی بڕیارەکان و پێشنیارکردنی یاساکان بۆ پەرلەمانی ئەوروپی ئاگادار بە ئەنجومەنی یەکێتی ئەوروپایە باشە هەم دەرکردنی بڕیار هەم لەگەڵ پێشنیار و بارەگای دەکەوێتە شاری برۆکسڵ بارەگای چ شوێنەکە ئاگادار بە ئەنجومەنی یەکێتی ئەوروپایە بە تەنها نەوەڵە کۆمیسیۆن ئەوروپایش ئەوجە فەقیرحان نەبی بچیتە کەوەرەوە ئەنجومەنی یەکێتی ئەوروپا و کۆمیسیۆن ئەوروپا هەردووکیان بارەگایان دەکەوێتە برۆکسن تەواو چاوەڕاستەکەم ئاگادار بە دەستەیەکی جێبەجێکردنە لە یەکێتیەکەدا و ئەرکی پێشکەشکردنی ڕەشنووسی یاسا نوێیەکان لە ئەستۆیدایە بۆ پەرلەمان و ئەنجومەن کەواتە چ شتێکە کۆمیسیۆن ئەوروپایە و هەروەها ئەو لایەنەش کە چاودێری جێبەجێکردنی پەیمان بەستنەکان یەکێتیەکە دەکاتن کەواتە چ شتێکە ئاگادار بە کۆمیسیۆن ئەوروپای و بارەگاشی دەکەوێتە مرۆکسن تەواو چاوەڕاستەکەم ئاگادار بە سێیەم هۆکار لە لایەنی کارگێری چییە پەرلەمان ئەوروپایە ئەم پەرلەمانە 5 ساڵ جارێک هەڵدەبژێردرێت کەواتە چەند ساڵ جارێک ئاگادار بە 5 ساڵ جارێک لەلایەن گەلانی یەکێتی ئەوروپاوە تا نوێنەرایەتی بەرژەوەندیەکان بکەن و بارەگاشی دەکەوێتە ستراسبۆرگی فەڕەنسا ئەگەراتۆ گوتی بارەگای کام لەمانە دەکەوێتە ستراسبۆرگی فەڕەنسا ئاگادار بە پەرلەمانی ئەوروپایە تەواو چاوەڕاستەکەم ئاگادار بە وەرە دەچینە لایەنی ئابووری بزانام چی هەیە دراوی یەکگرتووی ئەوروپا یان یۆڕۆ هەردووکی یەک شتە ئاگادار بە یۆڕۆ هاتەوە نەڵی لە دەرەوەی منهەجە بانکی ئەوروپی ئەنجومەنی ئابووری ئەو جۆرە ئەوجارە لەسەرەوە بچین لە خوارەوە بەرەو سەر بڕۆین ئەنجومەنی ئابووریمانەیە لایەنی بەرپرسە داڕشتنی ڕامیاری ئابووری جیاوازەکان و چارەسەرکردنی ئەو گرفتانی کە لە ناوچەی یۆڕۆدا هەیە یان دەردەکەوێ ئاگادار بە ئەنجومەنی ئابووریە یعنی هەم لایەنێکی بەرپرسە لە داڕشتنی ڕامیاریە ئابووریە جیاوازەکان لەگەڵ چارەسەرکردنی ئەو گرفتانی کە لە ناوچەی یۆڕۆدا دەردەکەوان وەرە دووەمیان بانکی ئەوروپی لە ساڵی 1990 دامەزداوە بۆ ئەوەی ببێتە بانکی ناوەندی ئەوروپی ئاگادار بە و هەروەها پرسیار بەرپرسی یەکەمە لە داڕشتنی ڕامیاری نەختینیەکانی ناوچەی یۆڕۆ ئەوەش ناوچەی یۆڕۆ بەڵام ئەوە بەرپرسی یەکەمە چ شتێکە بانکی ئەوروپیە و بارەگاکەشی دەکەوێتە شاری فرانکفۆرتی ئەڵمانیا تەواو یعنی ئاگاداری ناوەکان بە دەکەوێتە کوێ شارەکە لە کوێیە ئاگادار بەها شێوازی پرسیار پێتم گوت ئەگەراتۆ گوتی بەرپرسی یەکەمە لە داڕشتنی ڕامیاری نەختینیەکانی ناوچەی یۆڕۆ بەس بانکی ئەوروپیە نەڵێ ئەوەش بانکی یۆڕۆ تێدا ئەوە دەڵێ بەرپرسی یەکەمە ئاگادار بە باشە دراوی یەکگرتووی ئەوروپا دراوی یەکگرتووی ئەوروپایە بە فەرمی لە یەکی کانونی دووەمی ساڵی 2002 کەوتە بواری جێبەجێکردنەوە کەواتە دراوی یەکگرتووی ئەوروپا یان یۆڕۆکەی کەوتە بواری جێبەجێکردنەوە لە یەکی کانونی دووەمی ساڵی 2002 تەواو چاوەڕاستەکەم خوای گەورە بتان پارێزێ ئەوە ڤیدیۆیەکە دوو بابەتمان بۆتان لە یەکدا وەسەلام عەلەیکوم